خاڵی سێمیان ئەڵێن ئیمامەکانی ئێمە مەعسوومن و نائیبیشیانێ. طبعا ئەوەی معصوم بێ لەسەر زەیا بەس پێغەمبەران. معصوم ئەزانێ یعنی چی؟ یعنی خوای پەروەردگار پاراستوێتی لە هەڵە، هیچ هەڵەیە ناکە. ئەوان ئەڵێن ئیمامەکانی ئێمە معصومن، بەس پێغەمبەرانیش بۆیان هەیە معصوم بن. خوای پەروەردگار بەس پێغەمبەرانی معصوم کردووە. یعنی هەموو دین بەدرۆخەنەوە، وەڵێن ئێمەش 12 ئیمامانەیە معصومن، وەڵێن ئەم ئیمامانەش نائیبیان هەیە. نائیبەکانیان کێ؟ ئەوانن کە گەشتونەتە ویلایەتی فەقیه وەکو خومەینی و خامەنایی و ئەمانە نائیبی ئیمامەکانیانن و ئەمانە بەحسابی خۆیان گەشتونەتە ئەو پلەیە ویلایەتی فەقیهیش بۆی هەیە حرام حەڵالکە و حەڵالیش حرامکە، دەستکاری هەموو دینەکە، توان دەستکاری هەموو شەریعەتەکە. ئیترەمە خاڵی سێمە لە عەقیدەیان.